سڵاوتان لێبێ. سەلەبانی ئەمڕۆ بەشێک لە دانیشتوانی ناحەی کەڵەکی سەر بە قەزای بەردەڕەش خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگەی سەرەکی ناحەکە و قەزای خەباتیان داخست. خۆپیشاندەرانیش داوایان کرد سەرۆکی شارەوانی ناحەکەیان دەست لە کار بکێشێتەوە. پامنێر هێنارتی ڕاگەیان خۆپیشاندانەکە بەردەوامە و ناحەی کەڵەکی سەر بە قەزای بەردەڕەشە و لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای دووەکە. بەلابەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیەکێتی داوا دەکات سەرۆکێرەمی کوردستان لیژنەیەکی لێکۆڵینەوەی بێلایەن پێک بێنێت سەبارەت بەو تۆمەتانەی ڕوبەڕووی پارێزگاری کەرکووک دەکرێنەوە و ڕاشگەیان هەرگیز چاوەڕێی نەدەکرد لەو هەلومەرجەیەکێتیدا پارتیە لوەستی بەو جۆرە بێت. لە سەروتاری دوایین ژماری ڕۆژنامەی چاودێردا بەلابەختیار ئاماژە بە قۆناغە مێژەکانی کەشەی کەرکووک دەکا و لێکترازانی هێزە کوردستانەکانیش لە کەرکووک بە مەترسی دادەنێت. سەلەبانی ئەمڕۆ تەقینەوەیەک لە شاری دووس قورمات و ڕوویدا و باهۆیەوە 4 کەس بریندار بوون. پێامێر هێنارتی لە دووس قورمات و ڕایگەیاند تەقینەوەکە لە ڕێی ئۆتۆمبیلێکی بۆمبارێژکراوە ئەنجامدراوە. لە نزیک هەردوو بارەگای بازنێ حەمرین یەکێتی و بارەگای حیزبی شوێی تەقیوەتەوە بەوەشەوە 4 کەس بریندار بوون. ڕاشگەیان تەقینەوەکان نزیک بۆ لە خاڵێکی پشکنینی سەر بێزەکانی پۆلیسی دووس قورمات. سەرکردەیەکی تلافی دەوڵەتی یاسا تاکیدی کردەوە داواکردنی تەرخانکردنی بودجە و پارلەمانتاری نوێ بۆ هەڵەبجە ناکرێ و ڕوونی کردەوە هەڵەبجە بەشێکە لە پارێزگای سلێمانی و بەشە بودجەشیە دەبێت لەوێوە بۆ تەرخان بکرێت. لە لێدوانێکیدا بۆ سۆمرە نیوز سامی عسکەری ڕایگەیاند هەڵبجە بەشێکە لە سلێمانی کە بەشە بودجەی خۆی لە ١٧٠ بودجەی گشتی عێراق وەردەگرێت کە لە ڕاستیدا دەبووە لە 115 زیاتر نەبووە و تیشی داواکردنی زیادکردنی بودجەی هەرێم لەسەر بناغەییکردنی هەڵەبجەیە بە پارێزگایەکی نوێ کارێکی ئاستەنگە و ناکرێت. هێزەکانی سوپای عێراقی لە ئامادەباشیدان بۆ ئەنجامدانی هێرشێکی گەورە بۆ سەر شاری فەلوجە تا لەژێر دەستی چەکدارانی داعش ئازادی بکات. لە لێدوانێکیدا بۆ سکای نیوز ڕەشیە فلەیەح فەرماندەی پرۆسی سەربازیەکان لە پارێزگای ئەنبار ڕایگەیاند نزیکەی 90 کەس بۆی پێکەدانەکانەوە کوژراون و یەکە سەربازیەکانیشیان لە دەوروبەری شاری فەلوجە برکەیاندانەوە و لە ئامادەباشیدان بۆ کۆنتڕۆڵکردنی شارەکە. دوای ئەو زەرەر و زیانە گەورەی لە جەنگەکانی دژ بەلایەنەکانی تری ئۆپۆزسیۆنی سووریا پێگەشت دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بە داعش داوای ئاگربەستێکی بەپەلەی کرد. BBC بڵاوی کردەوە و ڕێکخراوە کەسەر بە قاعیدەیە کۆنتڕۆڵکردنی شاری ئەتاریبی لە پارێزگای حەڵەب لەدەستداوە. تیشیدایان لە چەکدارەکانی داعش کوژراون و دەستگیر کراون. بامەبەستی ئاگاداربوون لە بارودۆخی ناوخۆی سوودانی باشوور عومەر حەسەن البەشیر سەرۆکی سوودانی گەیشتە جۆبای پایتەخت و لەگەڵ میاردیت سلڤاکیر کۆبۆ بەرنادای بنجامین وەزیری دەرەوەی سوودانی باشوور ڕاگەیان بەشیر و سلڤاکیر کۆبنەوەی داخراوە ئەنجام دەدەن و باردۆخی سوودانی باشوور چاودێ دەکەن. تویشی حکوومەتی خەرتوم هاوکاری مرۆیی پێشکەش بە لێقەوماوانی ئەو وڵاتە دەکات. دەسەڵاتدارانی ئێرانی ڕایانگەیاند سیخوڕێکیان لە شاری کرمانی باشووری وڵاتە دەستگیر کردووە کە کاری لە بەرژەوەندی دەستگای دەرەکی هەواڵگری بەریتانی MI6 دەکات. ئەو کات سەرۆکی دادگای شۆڕژ لە کرمان ئاشکای کرد سیخوڕەکە دانی بۆ داناوە کە 11 جار لە دەرەوە و ناوە ئێران بە نهێنی و پەیوەندی بە ئەفسەرەکانی دەستگای هەواڵگری بەریتانیاوە کردووە و تیشی تۆمەتبارەکە بەپێی ئەو دان پێدەنانەی دادگای دەکرێت. لە مزگەوتێکی وڵاتی چین لە ئەنجامی پاڵەپەستۆ نزیکەی 14 کەس گیانیان لەدەستدا و 10 کەسی تریش بریندار بوون. سایتی BBC بڵاوی کردەوە لە مزگەوتێک لە ناوچەی ئینغەشیای لە باکووری خۆراوای چین بۆی پاڵەپەستەوە لە کاتی دابەشکردنی خواردن 14 کەس گیانیان لەدەستدا و 10 کەسی تریش بریندار بوون. کابرینی 4 لە بریندارەکانیش سەختە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد.